أي محمد چیت ئەوێ ئەدەینێ تەنها ئەم کەلیمە نەبێت. یەکێک لە گەورەترین معجزەی مسلمانان بریتیە لە قورئان. ئەوە بوو ئێستا ها کەسانی هەن بەناو قورئانی و ئەمانەوە دێن هەندێک کەسان ڕەخنە ئەگرن کاکە و گەردن مازاکەم بەخوا ئیرۆزەکەم لەوجێ بۆ ملیشم خراپێ لێبر نەکەم کە زۆر تار تەماشا ڕووکەم ئەوان جا نازانن ئەگەر قورئان لە ڕووی عەرەبیوە پیتێکی هەڵە بوایە ئەبوو جەهل و دار و دەسەکەی کە یەکێک لە سەرچاوەی زبانی عەرەبی شعری جاهلیە هی پێش ئیسلامە کە ماوەتەوە کاو بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو لا إله إلا الله لەگەڵ ئەوەش بەیانی پێغەمبەر مبین بووە بۆیە شەرتەکانی باس کردووە ئەبێ بە صدق بێڵێ ئەبێ بە مخلصی بێڵێ ئەبێ بە یەقین بێڵێت شەکی نیەوێ ئەم قسە میز بکەم هەر بیوتە لا إله إلا الله عەرەبەکان خۆیان تی ئەگەشتن لا إله إلا الله چونکە بۆ ئەمە لا نافیە لە جنسە ئسمەکەی ئیلاهە کە هەموو جارە باسم کرد کە ئەڵێ ئەمە هەموو جنسێ نەوعی لە ژێرە کەوا بوو جنسی ئیلا ئەنواع زۆرەیە ها ئاخرشت ئەفەڕەئەیتە مەن اتەخەذ ئیلهه ئەوە خوا پەنامامدا هەیە نەفسی خۆی ئەپارێزێ تەعیسە عەبد الدرهەمی تەعیسە عەبد الدینار هەیە دینار و درهەم ئەپەرەسێت هەیە نەفسی خۆی ئەپەرەسێت کەوا بوو لێرە جنسی پەرسترا و زۆرە دارە بەردەخۆرە قەبرە تاغوتە مانگە خۆرە مانگایە لە هین مانگا پەرەسن کە فەرمووی لا ئیلهە عرب هەموو ێزانێ خەبەرێک لێرە مەحذوفە وەکو ئێستا تۆ هەر لە زمانی عەرەبی ئوکتوب ئەم ئوکتوبە تەنها یەک کەلیمە نییە فاعیلێک تایە شاراوەیە بیکەی بە کوردیە بێ باسی فاعیل کە لێرەش کە کردت بە کوردی وتت لا ئیلهە ئەوێ بزانی خەبەرەکەی بحەقین یا لا ئیلهە حەقٌ پەرستراوی حەق نییە ئەگینا پەرستراوی باتڵ زۆرە ئەی پەرستراوی حەقیە إلا الله عرب لو لا إله إلا الله تيجشت بون بويا كيف قولوا لا إله إلا الله تفلحوا يكسر لي تيجشت يعني أي محمد شيت أوي الدينية تنها أم كلمة نبيت